جابری کوڕی سەمورە ڕەزای خوای لێ بێ جابری کوڕی سەمورە ڕەزای خوای لێ بێ سەحابیەکی تری پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ خەڵکی کوفە سعدی کوڕی ئەبی وەقاص بوو بە والی بەسەریان لە زمانی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ سعدی کوڕی ئەبی وەقاص ژەم پیاوە سوار چاکەیە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەی فەرموو تیریان تێگرە دایک و باوکم بە قوربانت بن هەنی دایک و باوکی خۆی کردەوە بە قوربانی سەعد ئەوەندە پیاو چاک بوو کەچی ئەم ئەهلی کوفەیە هاتن و شکاتیان کردو یەکێک لەوانە ناوی ئەبوو سەمورە بوو ئەبوو سەعدە یەکێ لەوانە ناوی ئەبوو سەعدە بوو هادووتی وەڵای ئێمە هیچ چاکەیەکمان لێ نەدیوە هەرەی بینین نایەتە مەجلسەکان عەدالەت لە ناومانە پەیان ناکە بەیتولمالەکە نازانین چی لێ دێ لەم جۆرە شەکوایانە عومەری کوڕی خەتابیش ڕەزای خوای لێ بێ بانگی کرد و سەعد فەرمووی وەڵڵاهی ڕاست نییە عومەر فەرمووی ذلك الظن بك يا أبا إسحاق گومان ئەسڵ ئەوەیە کە طبعا گومانی باش بە تۆ ئەبین بەڵام وەفدێکیشی تەشکیل کرد و فەرمووی بڕۆن بۆ کوفە بپرسنەوە جابری کوڕی سەمورە فەرمێ وەفدێکی تەشکیل کرد و چوو مەجلس بە مەجلسی کوفە گەڕان چوونە هەر مەجلسێک فكانوا لا يأتون مجلسا إلا أثنوا عليهم خيرا وقالوا معروفا چوونە هەر مزگەوتێک هەمویان وتیان وەڵڵا خێر نەبێ لێمان نەدیو دوای جوابەکەیان هێناوە بۆ عومەری کوڕی خەتاب کە کابرا وای وتووە مەجلسەکان هەمووی واڵن بەس کابرا هیچ نییە هەر قسەکەی بەو شێوەیە کرد ئەوجا سەعدی کوڕی ئەبی وەقاص ڕەزای خوای لێ بێ دوعایەکی لێ کرد لە کابرا فەرمووی اللهم إن كان كاذبا فاعم بصره وأطل فقره وعرضه للفتن خوايا قردروي كردو در حقيما خوايا تشاوي چواركا خوايا بفقيريش بيه الله رو تمني لفقيري أدريشكا خوايا توشي فتنشك عبد الملك يشل الرواية كان فرمي عبد الملك يشل سندي الراوية كان فرمي رأيته يتعرض للإماء في السكك فإذا قيل له كيف أنت يا أبا سعد قال كبير فقير مفتون أصابتني دعوة سعد بو بيريا أتشو سرقا يا فرتان كلول داماو فقير بير توشي أو فتنة بو وتيشي بسبب أويكا دعوكي بان دعاكي سعدي كريبي وقاسم لجيرا